بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. خوشكم برا برزكانم في خوش حالم لوانيكي تري شرحي غاية الاختصار كلمذهب إمام الشافعي ومشهورة بمتن فتح القريب قيشت مخزمتي بريستان درسكي أمرومان قيشتونة فصل في كفالة البدن. فصل كتر يعني باسي كتر درباري كفالة بلاشو بجسته. والكفالة بالبدن جائزة إذا كان على المكفول به حق لآدمي. كفالة كردن بجسته دروسته أجر أو كسي ككفالتكي لجي أكري حقي آدميك يعني حقي كسي كتري لأستو يابو. فصل في الشركة باسي كتر من درباري شركايتي يعني هاو بشي لا اشتياكه. وللشركة 5 شرائط. شركاتي بينج مرجيهية أن تكون على ناض من الدراهم والدنانير. مرجية كمي أويك لسر باربي باريكي لدراو دولار دينار درهم. وأن يتفقا في الجنس والنوع وهردو لا متفق بن للرقز جوري أو باريا. وأن يخلطا المالين ومالكت يكل بكن يتركت يكل كرا أم دفتريكو أو دفتريكو بدو دفتر يتر أمني أما دفتركي فلان ودفتركي فلان. وأن يأذن كل واحد منهما لصاحبه في التصرف. وهر يكيك إجازة يتر بدا كتصرفك على إيشو كارا يعني أقل إجازة أو ندى يتر معناه في نواتر الشركاتي يعني بأعزادك على إيش كردنا. وأن يكون الربح والخسران على قدر المالين. وقازان جوزارك بفي أو باريك هيا يعني چنی كان چنی پارك يعني بجدار بنو بپاركه بقدري پاركه بجداري شبن لا قازانج وزرره. والله من مذهب امام ابو حنيفه دروسه اگر يعني قازانجك كسي كان مثلا بتواناتره خبري زورتره لو ايشا يعني اتواني زياتر بباه يعني بمرج بيجري زياتري بركه لقازانجك. ولكل واحد منهما فسخها متى شاء. وهر كسيك لو شريكانا هر كسي كان يعني هر كسيك مثلا دوك الشريك بن بويان هي هري وشي النوى لحركاتك. ومتى مات أحدهما بطلت. وهر كاتيكي كان أقر مردن أو شركاتك فسخ بيته وباطل أبيه وبوش الله بيته چونك أو لبين دوكسا ويسا دوكسك لجيانا يكيان نماوى بويا بوش الله بيته أقر سيانيش بهروايا شواريش بهروايا. فصل في الوكالة باسي كتر درباري وكالة. وكل ما جاز للإنسان التصرف فيه بنفسه جاز له أن يوكل فيه أو أن يتوكل عن غيره. هرشتي بشي تو تصرفي تياب كي بو خود يعني وكو شخصي خود سنكري نفروشتنا هرشتيكا بناو كردني سياري كي كيتناو كسيكوا دروسي شكسي بكي بوكيل لوشتا. ودروسي شخود ببي بوكيلي كسيك أو مرجيتي. والوكالة عقد جائز. طبعا وكالة كردن عقدك جائزة يعني عقدك دروس واجب نية. ولكل منهما فسخها متى شاء. هر كاتي هر يكيك لوانيك وكيلك يعني أويك موكلك هر كاتيك ويسيان فسخي كان توان فسخي كانوا يعني وكالك نيرا. وتنفسخ بموت أحدهما. طبعا هر كيك كان مردن يكسر وكالتك فسخ بيتوا. والوكيل أمين فيما يقبضه وفيما يصرفه ولا يضمن إلا بالتفريط. طبعا وكيل أمينة شو كتو أقل كسيك بأميني نزاني نايكي بوكيلي خود ويا أمينة لويك وري قريد لبردم طبعا ياسايا بأمين حسابك لي لوي وري قرتوه ولوي شي سرفي كردوه وضمانتي شي لسرنية مقر كم ترخميمك يعني ضمانتي لسرنية مقر لشتكا كم ترخم بو بيتياه. ولا يجوز أن يبيع ويشتري إلا ب3 شرائط. ودرسني بو وكيل لجاتي خاون أو خاون اشتكى كأمي كردو بو وكيل درسني كرينو فروشتم كإلا بس يمرج أن يبيع بثمن المثل. دائما أقر شتيكي فروشت أبيب نرخي يعني هاوياني خوي
هاوێنەی ئەو شتێک کە ئیفرۆشێ بە نرخی ئەوە ینی بیفرۆشێ، ینی نابێت کەمتر بێلەوە. ینی بۆ نمونە خانوویەکە فرۆشێ، خانۆکە هاوێنەی ئەو خانووە لەو شارە مەسەرەن 5 دەفتەرە، ئەم نابێت بە 4 دەفتەر بیفرۆشی. وأن يكون نقدا وبحاضر بفروشه مگر کابرا خوی اجازه بدا بقرض بفروشه. وأن يكون نقدا بنقد البلد وأبي بنقدش بيه بنقدي أو ولاته مگر خوی اجازه بدا مثلا بنقدي بدولار مثلا بفروشه. ایتر اما هموی مرجع لك کابرا اگر بعام کردی بوکیل أبي أمانه بپارێزێ إلا مگر کابرا خوی اجازه بدا. ولا يجوز أن يبيع من نفسه ونابێ بەخۆی بیفرۆشێتەوە یان شتێک بە ناوی کابراوە لە خۆی بکڕێ. ولا يقر على موكله إلا بإذنه ونابێ بەدەمی ئەو کەسێک کە ئەم وەکالەتی ئەوی کردووە نابێ بە ناوی ئەوە ئیقرارات بکە و دان بە شتێکا بناو کە ئەو پێی ڕازی نەبێ إلا مەگەر بە ئیزنی ئەو نەبێ. فصل في الإقرار باسێکی ترمان هەیە دەربارەی دان پیانان. والمقر به ضربان حق الله تعالى وحق الآدمي. أو شتاني كداني بيانري دو جورن، ما في خواي تعالى وما في آدم يكان. فحق الله تعالى يصح الرجوع فيه عن الإقرار به. حقي خواي پروردگار كابرا أتواني يعني قاضي لي ورقري أقر كابرا دعايوتي من پشیمانم يا من دروم كرد. بلام وحق الآدمي لا يصح الرجوع فيه عن الإقرار به. بلام حقي آدمي أقر إقراري كردو داني بياناو لسري توقيعي كرد ئیتر بۆی نییە بگەڕێتەوە بڵێ درۆم کرد یا وانەبوو یا شتێک ئەو مەجای ئەوە نامێنێت. وتفتقر صحة الإقرار إلى 3 شرائط. و دروستێتی هەردوان پیانانێک پێویستی بە 3 مەرجە. البلوغ ئەبێ و کەسە کە دگان بەشتاکانە ئەبێ باڵغ بێت يعني مناڵ نەبێت. والعقل ئەبێ عاقل بێ و ژیر بێ شێت نەبێ. والاختيار ئەبێ بە اختیاری خۆی يعني ئازاد بێت مخير بێت نەک بە زۆر پێی بکرێ. وإن كان بمال اعتبر فيه شرط رابع. ئەگەر دگان پیانانەکە لەسەر پارە بوو مەرجێکی تریش پێویستە وهو الرشد ئەبێ کابرا ڕەشید بێت يعني کەسێک بێ گێل نەبێ. وإذا أقر بمجهول رجع إليه في بيانه. ئەگەر کابرا دگانی ناوە شتێکی نەزانراوە مەجهولە ئەوە بۆ زانینی شتەکە وردەکاری شتەکە و بۆی بزانی چەند مثلا وتی من ئەوەی پارەی فلانە کەس قەرزارم بۆی بزانی چەندێ قەرزارە ئەبێ ڕوونکردنەوەکە لەلایەنی کابرا خۆیەوە بێت چونکە ئەو دگانی پیاناوە. ويصح الاستثناء في الإقرار إذا وصله به. ئەگەر کابرا لە کاتی دگان پیانانەکەیە مثلا وتی ملیۆنێکی کابرا قەرزارم إلا 200,000 نەبێ ئەگەر یەکسەر لەگەڵ ئیقرارەکەیە استثناءەکەیشی کردوتی إلا ئەوەنە نەبێ ئەو کاتە استثناءەکەی وەرەگیرێ بەڵام ئەگەر دوای ماوەیەکی تر کردی وەرناگیرێ. وهو في حال الصحة والمرض سواء. ئەو کەسێک کە دگان بە شتێکانە لە کاتی نەخۆشیە بێ وایە لە کاتی لەش ساغیا بێ هەر ئیقرارەکەی وەرەگیرێ وەکو یەک وایە. فصل في العارية فصل ترمانێ دەربارەی خواستنی شتێ لە کەسێک. وكل ما يمكن الانتفاع به مع بقاء عينه جازت إعارته إذا كانت منافعه آثارا. هەر شتێک بشێت سوودیشی لێ وەربگیرێ و ئەسڵەکەشی وەکو خۆی مایەوە ئەوە دروستە ئیستیعارەش بکرێ وەکو کتاب مثلا وەکو خۆی ئەمێنێتەوە ئەی خوێنێتەوە کابرا وەکو خۆی ئەتوانی بهێنیتەوەی یا سیارەیەک مثلا ئیسفادەی لێەکە کابرا دوای ئەتوانە بگەڕێتەوە. وتجوز العارية مطلقة ومقيدة بمدة. عارية ئەتوانی کتێبێکی پێ بدەیتون بۆی دیاری نەکەی بڵێ تا چەندێک و ئەشتوانی دیاریکەی بڵێ بۆ ماوەی هەفتەیەک. وهي مضمونة على المستعير بقيمتها يوم تلفها. وأجر فوتاني كابرا أو بيويس لسري ضمانتي بكا أو كسيك بيدراوة أبي ضمانتي بكا بنرخي أو رجي كتيا فوتيا بو نرخا بيويس ضمانتي بكا ونرخا كي بداو بيبجيري. فصل في الغصب باسي كترماني درباري داجر كردن. ومن غصب مالا لأحد لزمه رده. هر کەسێ ماڵی کەسێکی دیاری کردووە پێویستە لەسەری بیگەڕێتەوە. وأرش نقصه وأجرة مثله. وأبي أجر هەر نقصانێکیشی تێ کرد ئەو شتێک کە دیاری کردووە ئەبێ بیبژێرێ و
ئەبێ کرێ ئەو ماوەیشە بدا، یعنی کە داگیری کردو بۆ نمونە خانی کەسێکی دیاری کردو ئەو خانووە مانگانە 150,000 کرد، چەندێک تیایی بووە ئەبێ گشت مانگێک 150,000 ببژێرێ کابرا ئەوکو غەڕامە. فإن تلف ضمنه بمثله إن كان له مثل. ئەگەر شتێک بوو ئەم داگیری کردبوو شتەکە فەوتیا ئەبێ زەمانەتی بکە، شتێکی وەکو خۆی بۆ بسێنێتەوە ئەگەر شتەکە هاوێنەی هەبوو، ئەو بقیمته إن لم يكن له مثل. ئەگەر هاوێنەی نەبوو ئەبێ نرخی شتەکە چەنە ئەبێ ئەوەنە پارە بدا لە جاتیە. ئەی چەندێکەدا چۆن دیاریەکرێ مەسەن لەوانەیە ئەو 4 ساڵە 5 ساڵە لایەتوی ئەمجا فەوتاوە نرخەکەی بەچی ڕۆژێ داریەکرێ. أكثر ما كانت من يوم الغصب إلى يوم التلف. لو ڕۆژەوە کە داگیری کردو هەتا ئەو ڕۆژەی کە فەوتاوە چی ڕۆژێ نرخی ئەو شتە زۆر بەرزە ئەو نرخە حسابەکرێ چونکە ئەم داگیری کردووە. فصل في الشفعة. ئەم جادینە سەر باسێک دەربارەی هاوبەشی. تۆ لەگەڵ کەسێکە یا لەگەڵ کەسانێکە هاوبەشی لە شتێکە، یەکێک لەوانە ئەو شتیانە فرۆشت و ئاگداری تۆیان نەکردویان، ئەگەر چەند کەسێ بوون ئاگداری جەماعەتی تری نەکردوێتەوە، ئەوە بۆت هەیە لە مەحکەمە داوا بەرزکەیتەوە و داوای حەقی خۆت بکەیت. طبعا لە مەذهبی ئیمامی شافعیە شفعە تەنها لە شتی هاوبەشە هەبێ، یعنی ئەوەی کە تێ هاوبەش و شەریکن، بەڵام لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە دراوسێش ئەتوانێت شفعە بکاتە سەر دراوسێ و داوای دعوە بەرز کاتەوە لە لای حاکم و قاضی. والشفعة واجبة بالخلطة دون الجوار. لما مذهب إمام شافعية الشفعة واجبة لو شتانيك هاوبشن نك لدراوسيتيا فيما ينقسم دون ما لا ينقسم. لو شتانيك دابش أكريه زيوية كاتواني بكي تدوبا شوا نك لويا كدابش ناكريه. وفي كل ما لا ينقل من الأرض كالعقار وغيره ولا هرشتك كنقل نابه سشتي واهية تواني نقلي كي سعريك يعني هرشتك تواني ليلة لا يدي بوشوني كتر يعني كابراشتك كنقل بو تو تربوت نية يعني هن كابرا دورا كويتوليت بلام شتك نقل نكرا أو مشكلة وكيشي بويا شفعتها دروسة كالعقاري وغيره وكو زيوزار خانو زيو أمانة. شفعك بتشي أكري بالثمن الذي وقع عليه البيع. بتشن يكابرا فروشتي يكيك تو أتواني لمحكمة دعوى بكانوا أيضا تو بو نرخي كب فروشتاوى يعني أو كسي بي فروشتاوى بانيكا حاكم بتشن يكريتي أو يبيدريتو مالاواي ليكري نك أو دعوى زياتر بكا. وهي على الفور شفعة بفلا بكري نك بي سيتو دواي دو مانتر بالرويشكات كي هر بيستد يكسر أبيتو دعوى خود برس كيتوا. فإن أخرها مع القدرة عليها بطلت. أجر دواي خست وتواناي هبو زو دعوى برس كاتو ولا إهمالي كردو جوي ندا أو إتر حاكم بوشل كاتوا شفعة كينامينه. وإذا تزوج امرأة على شقص أخذه الشفيع بمهر المثل. أي أجر كابرا بو بشي كالقلتو يا هاو بشتيا جنيكي ماركت يعني أو بشي كالقلتو هيبوا كده ماري جنكي تو أتواني لمحكمة دعوى بكي وبكي تبشي خود أي شيء ديتا جني كابرا كيسا أو ملكي أو ماري أو مهر المثل في أدري. مهر المثل يعني ماري هاو تششنيكي خوي هاو تششنيكي وآفرته كلا تمنا لجوانيا لزانستا لحمشتكا وكو يكوابن أو تشنيك ماري دراوة لو كاتا توش أتواني بو ماريا أو طبعا حاكم دياريكا حاكم عندي خبير وخبراء دياريكا أو عن دياريكا تشنيك أدري. وإن كان الشفعاء جماعة استحقوها على قدر الأملاك. أي أجر أو أنا أو هاو بشانت كوملا بهاو بش يكون يكسنبون أو كاتا أتوانن داوای شفعة بکەن و ئەگەر پیان درا هەر یەکێک بە چەند پشکی هەیە لەو مڵکە بە قەدەری بە ئەندازەی پشکی خۆی بەری ئەکەوێت لە ئەو پشکی ئەو کابرایە. بۆ نمونە ئەگەر سێ کەس تر شەریک بوون لە هەر یەکێک پشکێکی بەرەکەفی ینی ئەو شتە کە ئەیکڕن کە ئەگەڕێتەوە یان بە شفعە ئەکرێتە سێ بە شوهەرێکیان پشکێکیان بەرەکەوێ.
فصل في القراض ئەم جادینە سەر باسی قیراض. طبعا قیراض و شەریکایەتی خۆشەویستەکانم فەرقی هەیە، خەڵک تێکەڵێکە. شەریکایەتی ئەمەوتمان دوو کەس یان زیاتر هەر یەکێکیان ڕێپارە دێنن ئەبن بە شەریک و ئیشەکەن و دوایی پارەکە دا بەشەکەن، یعنی دوو کەس بەیەکەوە هەم لە پارەکەیە و هەم لە ئیشەکەیشە شەریکن. بەڵام قیراض وانە. قیراض مەسەلەکەی جیاوازە، ئەمە لە قازانجی هاوبەشە بەشدارە. یعنی تۆ بڕە پارەیەکت هەیە ئەیدەی بە کەسێک کە پارەی نییە، ئیش بۆ پارەکەی تۆ واکە، گەم پارەیشی هەبێ کابرا، مهم ئیش بۆ پارەکەی تۆ واکە، ئەو ئیشەکە و تۆ پارەت هەیە، تۆ ئیش ناکەی لەو ئیشە، بەستەنا پارەت داوە. ئەمە پێوترێ مضاربە یا قیراض. ئەمە چیەکەی تۆ لەم کاتە؟ ئەحکامەکانی چۆنە؟ ئێستا باسێکە. وللقراض 4 شرائط. قراض 4 مەرجی هەیە. أن يكون على ناض من الدراهم والدنانير، لسر پارەیەکی لێدراوە ئەبێ، ئەی پارەیەک کە دینار و درهم و دۆلار و ئەمانە. وأن يأذن رب المال للعامل في التصرف مطلقا، وأو كسي خاوان پارەکەیە ئەبێ مەجالی کرێکارەکە بدا، يعني بكيفی خۆی ئیش بکات، أو فيما لا ينقطع وجوده غالبا، یا بڵێ ئیش لە گەنم بکە، یعنی کە گەنم بەردەوام ئیشی لەسەرە، مەسەن ماوەی ساڵەکە توانی ئیشی تیا بکەی، نەک دیاریکە مەسەن لە ئیشێکی بۆ دیاریکە کە تەنها یەک مانگ هەیە، ئێکابرە دوای چی بکە لەو مانگەکانی تر. بۆیە حەقی کرێکارەکە ئەبێ ڕەچاو بکرێ. وأن يشترط له جزءا معلوما من الربح، وبشيكي دياري كراوي ربحي بو دياري كرا بس لقازانج، لخسارة أو بجدار نية، أو بس لقازانج بجدارة مقداري كي بو دياري كرا ألي من أمباريا دا دفترم داوة توتو إيشي بيبكا، وأقر قازانج مان كرد لقازانجا تو سيكوتت هيا، أي لزررة زرر أو تيا بجدار نية وكو شركايات يكنية. وألا يقدر بمدة، ونابيتش أما سلي قراضة مدي ودياري بكري، بەڵام هەر یەکیان هەوەسیان بێ لە هەر کاتێکە پەشیمانە بنەوە، یعنی قەزدم وازی لێ تێرن فەسخیەکەن. ولا ضمان على العامل إلا بعدوان، وكابراي كريكار زماني بو يعني زماني لسر نییە إلا مەگەر بۆ دژمنکاری یان بۆ کەم تەرخەمی مەسەن زەربەی لە پارەی کابرادا بێ، ئەوە لەو حاڵەتە بێ زەمانەتیکە. وإذا حصل ربح وخسران جبر الخسران بالربح، لەیرە ئەبێ مافی خاوەن پارەیش پارێزراوە بێ. تۆ کە ئیشەکەی لە ماوەی ساڵێکە طبعا احتیمالی زەرەر و قازانج هەیە، ئەو کاتە لە سری ساڵەکەیە کاتێ پارە هی نەکرێ نابێ بەس لە قازانجەکانە کابرا بەشداری و لە زەرەرەکانە خۆی لێین کابرا حەقم نییە. ئەو کاتە زەرەرەکان بە قازانجەکان پڕەکرێتەوە. لە ئەخیرا مجموعی مشترک چەندێک قازانج بوو لەوەیە کابرا سێکوتیان دووکوت ئەبا کرێکارەکە، و نابێ کابرا لە قازانجەکانە مەسەرەن هین بێ و دوای زەرەریش هەبێ لە زەرەرەکان بڵێ من حەقم نییە. نا، لە قازانجی کولیە ئەو بەشدارە، لە زەرەری کولیە بەشدار نییە. ئاوە. فصل في المساقات. ئەمجا باسێکمان هەیە دەربارەی ئاودێری یان باغەوانی. والمساقات جائزة على النخل والكرم، وباخواني جائزة ودروسة لسر دار خورما ولسر داري تريه. طبعا لمذهبي كوني إمام شافعية لسر همو داريك هر دروسته. ولها شرطان، أمجدو مرجيهية. أحدهما أمجدو مرجيهية يكميان أن يقدرها بمدة معلومة. باخواني أبي مدەیەکی دیاریکراو بێ، مثلا بۆ 3 ساڵ 2 ساڵ، يعني ماوەیەکی دیاریکراوی بۆ دیاری بکرێ. والثاني أن يعين للعامل جزءا معلوما من الثمرة. بۆ کرێکارەکە ئەبێ بەشێکی دیاریکراوی بەرهەمەکەی بۆ دیاری بکرێ، 2 کوت 3 کوت ئاوا. ثم العمل فيها على ضربين. ئەمجا کارکردن لەنا ئەو باخە 2 جۆر کارکردن هەیە. عمل يعود نفعه على الثمرة فهو على العامل. هەندێک کارکردن هەیە قازانجەکەی بۆ بەرهەمەکەیە، یعنی بۆ بەروبوومەکەیە کە کرێکارەکەش تایە بەشدارە، ئەو کاتە لەسەر کرێکارەکەیە. بۆ نمونە ئاودێریکردنی باخەکە، بۆ نمونە حرەسیاتکردنی، بۆ نمونە هەر کارێک کە پەیوەندی بەوە بوو، پەرچکردن، ئەمانە هەر ئیشێکی ناو باخەکە بوو. وعمل يعود
نفعه إلى الأرض فهو على رب المال. هەندێک کاریشەیە قازانجی بۆ زەویەکەیە ئەو کاتە ئەوە لەسەر خاوەن ماڵەکەیە، خاوەن باخەکەیە. بۆ نمونە کارەبا ڕاکێشان، بۆ نمونە ناعور دروستکردن، بۆ نمونە ئەوانە پەیوەندی بە قازانجەکە بۆ عەرزەکەیە، بۆیە لەسەر کابرایی کرێکار نییە. فصل في الإجارة. باسێکی ترمان دەربارەی بەکرێدانە. وكل ما أنفع الانتفاع به مع بقاء عينه صحة إجارته. هەر شتێ بتوانی ئیسفادەی لێ بکەیت و ئەسڵی ماڵەکە بمێنێتەوە، یعنی سوودی لێ وەرەگریت و بەڵام ئەسڵەکەش ئەمێنێتەوە، ئەتوانی بدەی بە ئیجارە، هەروەکو ئیستیعارە وایە. إذا قدرت منفعته بأحد أمرين بمدة أو عمل. ئیتر ئەگەر منفعەت و قازانجەکە بەسرا بووە یەکێ لەم دوانەوە، بۆ نمونە مدە، یعنی بۆ ماوەیەکی دیاری کراو بێ، ئەم خانووەم بەکرێ داوە تۆ بۆ نمونە بۆ مەسەلەن ماوەی ساڵێک بە 100,000 یا بە ملیۆنێ، ئەمە بۆ ماوەیەکی دیاری کراو. یا بە کارکردن، بۆ نمونە تۆ ئەم دیوارەم بۆ بکە مەسەلەن بە 100,000. بەڵێ. وإطلاقها يقتضي تعجيل الأجرة إلا أن يشترط التأجيل. كاتێک کە باسی پارە نەکرا بە مطلقی باسمە، یان بێ پارەکە پێش وەخت بدرێ، بەڵام ئەگەر کرا بە مەرج وتمان پاش تەواوبوونەکەی پارەکە درێ، ئەوە ئیتر بە پێی مەرجەکەیە کە دیاری کرا، بەڵام ئەگەر باس نەکرا یعنی پێش وەخت دەبێ بدرێ. ولا تبطل الإجارة بموت أحد المتعاقدين. ئەگەر یەکێ لەو دوانە مردن، ئەوە بەکرێدانەکەیشتان پوچەڵ نەبووتەوە. وتبطل بتلف العين المستأجرة. هەر کاتی ئەو شتە کە دراوەتە کرێ ئەگەر فەوتە، ئەوە ئیجارەکە بەتاڵە بێتەوە. ولا ضمان على الأجير إلا بعدوان. و کابرای ئەوەی کە شتەکەی بردۆ بکرێ زەمانەت ناکە ئیلا مەگەر تعدا بکە، کابرا زوڵم لە کابرا بکە، مەسەلەن بۆ نمونە شتەکەی بفەوتێنێ بیدە دەقەی دیوارە، مەسەلەن سیارەیەکە دایەتێ کرێپی، بۆ نمونە سیارەکە خۆی ئەسڵ وایە لە 100 بڕوا، لە 120 بڕوا، کاکە ئەم لە 200 پێ ئەڕوا، مەکینەکەی هەڵەسێنێ لە کاتی خۆیان ڕۆنی تێناکە، یعنی تعدای لە تیا کردو، و کاتە بێ زەمانەتی بکە. فصل في الجعالة. باسێکی ترمانەیە دەربارەی جوعالە. جوعالە یعنی چی؟ یعنی ئەگەر تۆ شتێکت ون نەبێ، ئەگەر شتێکت ون کرد، گوم کرد، یعنی مەگەرمیانی خۆمان، ئەگەر شتێکت گوم کرد ئەڵێ هەر کەسێ دۆزیەوەی بۆ نمونە من ئەوەی پێدەم، مقدارێکی بۆ دیاریەکەی یا شتێکی بۆ دیاریەکەی. والجعالة والجعالة يعني والجعالة هر دروسة جائزة طبعا دروسة، وهي أن يشترط في رد ضالته عوضا معلومة. أويش أويك بمرج بيقري هر كسيك دوزرا اشتكي شتا قنبوكي دوزيوه شتيكي عوضيكي بيدا يتر بارا بيان شتيكي ونرخبه، فإذا ردها استحق ذلك العوض المشروط. أقل كابرا كسيك بوي قرانوا اشتكي دوزيوه هنا ويبوي يتر واجب لسري أميش أو شتيك بشرط قردويتي شرطي بودانا بوتي أو نتبيدم أبي بيدابي. فصل في المزارعة والمخابرة. أم باسمان درباري زرعات، مسائل زرعات وبكريدياني أرزو أمانة لا يخمان ببنته وبنيوته أواسي ليكن. وإذا دفع إلى رجل أرضا ليزرعها وشرط له جزءا معلوما من ريعها لم يجوز. أجر زويك الدابة كابرايك بو أوي كشتغالي لسربكا وبمرجد قرد لسري وتد جزء دياري كراو بشي دياري كراو لبرهمي أو شتم أبيه عرزكين تويا داتتا أو بلام علي بتشواريك يان مدوياك يان بدياك حرشان يبيه علي جائز نية ديارة. أما لما زبي أصلي مذهبي إمام الشافعي بلام إمام النووي أفرمي جائزة أفرمي أوي كجائز نية أوي ك تو زويك بدي بكسيك ونمنا زويك تشن بشيك سروي هي خواره هي يعني بشيكي مثلا أو بأساني رات السري بشيكي مثلا أو بأساني نار رات السري تو بمرج بيجري للسري بلي أما بك بزرعات بس برهمي أو شو نبو من يعني شو نيكي دياري كراو بأخذ دياري كي علي أما بو من أو يعني دروسنية
بەڵام ئەگەر لەسەر مەسەن لە گشتی بەرهەمەکەی تۆ بەشداری بکەی لە نیوەیە یان لە سێکوتیە یان لە چوارکوتیە دروستە والله أعلم. ئەمە ئیمامی شافعی وتوێتی دروست نییە، بەڵام وتمان کۆمەڵێکی تر لە زانایان لەوانە ئیمامی نەوەوی ئەفەرمێ دروستە. وإن أكراه إياها بذهب أو فضة أو شرط له طعاما معلوما في ذمته جاز. لەلای مەذهب ئیمامی شافعی ئەگەر بەکرێ بیدا پێی زەویەکە بەکرێ بدا پێ مەسەڵەن بە ملیۆنێک ئەیدا پێی ئەم زەوی پێدا بۆ خۆی کابرا زراعتی خۆی لەسەر بکە، یا ئەڵێ مەسەڵەن دەفەر دەگەنمت پێدەم ئەگەر ئەم ساڵ تۆ ئەم زەوی پێ بدەیت ئیتر ئەویشە دروسە بە پێی مەذهب ئیمامی شافعیش. فصل في إحياء المواتي، باسێکی ترمانێ دەربارەی زیندوکردنەوەی زەوی مردوو. وإحياء المواتي جائز بشرطين، زیندوکردنەوەی زەویەکی مردوو جائزە بە دوو مەرج: أن يكون المحيي مسلما، أو كسي كزينوي أكاتوا أبي كسيكي مسلمان به، وأن تكون الأرض حرة لم يجري عليها ملك لمسلم، وأو زەویەکی ئازاد بێ پێشتر مسلمانێک خاوەندارێتی نەکردووە. وصفة الإحياء، صفة إحياء كتشون زیندوکرێتەوە ما كان في العادة عمارة لمحيا، عادت چۆنە بۆ نمونە کابرا شوێنێک خانوویەکی تا دروستەکە و ماڵە باتە ناوی یا باخێکی تا دروستەکە و داری تیا ئەناوە مەسەلەن دەوروبەری ئەگرێت و ئەمە پێوترێ إحياء. ويجب بذل الماء بثلاثة شرائط، واجب أبي لسرت أو ببخشي بس يمرج وطبعا واجب أبي چونکە واجبون جایە لەگەڵ ئەوەیە کە مەسەڵەن تۆ ئەبەخشی یان حاڵەتێک، بەڵام لێرە واجب ئەبێ بە سێ مەرج. ئەم سێ مەرجاتە جێ پێویستە لەسەر ئەو ئاوە هەتا بیبەخشی. أن يفضل عن حاجته، ئەگەر لە خۆت زیاتر بوو، لە پێویستیاتی خۆت زیاتر بوو، طبعا خۆت و ماڵ و مناڵت و یعنی ئەوەی کە لەلای تۆیە بۆ نمونە. وأن يحتاج إليه غيره لنفسه أو لبهيمته، ئەو کەسەشی کە واجبە بێت تۆ پێی ببەخشی کابرا زۆر پێویستێتی بۆ خۆی یان بۆ حیوانێکی بۆ خواردنەوەی یان بۆ حاڵەتێکی زۆر ضرور خۆی یان حیوان یان کەسوکاری طبعا یا حیوانی. وأن يكون مما يستخلف في بئر أو عين، و أو ئاوا بۆکو بڵێ بێتە جێەکەی، یعنی ئاویتر هەبێ بێتە جێەکەی، بۆ نمونە تۆ لە بیر ئاو دەرەکەی ئاوتر دێتە جێەکەی، تۆ لە کانیەک ئاو دەرەکەی ئاوتر دێتە جێگەی، ئەلەو حاڵەتە واجب ئەبێ لەسەرت تۆ بیبەخشی بەبێ بەرامبەر بەبێ پارە. ئەی ئەگەر ئەمانە نەبوو ئەو کاتە تۆ واجب نییە لەسەرت بیبەخشی، ئەتوانی بە پارە بیفرۆشی یان ئەتوانی لە خوایشتی خۆتۆ بیدەی، ئەو کاتە سنەتە نەک واجب. فصل في الوقف، باسێکی ترمانێ دەربارەی وەقف. وەقف ئەوەیە کە تۆ ماڵێکت هەیە لە پێناوی خوایە ڕای ئەوەسێنی بۆ ئەوەی خێر و پاداشتەکە دەستکەوێ، وەقفەکەی لە مڵکی خۆت دەرەکەی ئەیکەیتە مڵکی خوای پەروەردگار. والوقف جائز بثلاثة شرائط، وقف ڕاوەستاندنی ماڵ جائزة بسێ مەرج. أن يكون مما ينتفع به مع بقاء عينه، شتێک بێ بتوانی سوودی لێ وەربگریت و ئەسڵەکەشی بنە ئەسڵەکەشی ما بێتەوە بمێنێتەوە وەکو خانوو وەکو باخ. وأن يكون على أصل موجود وفرع لا ينقطع، وأو تيكتو وەقفەکەی لەسەرەکەی شتێک بێ بوونی هەبێ بۆ نمونە بڵێ داهاتی ئەم باخە وەقفەکەم بۆ کۆمەڵی خەڵکێک، بۆ نمونە فەقیران بۆ هەژاران ئاوە کە خۆت ئەتەوێت ینی، بەڵام دروست نییە ئەگەر شتەکە نەبوو بێ لەو کاتە وەقفی لەسەر بکەی، بۆ نمونە بڵێ بۆ مزگەوتێک کە لە داهاتوە لەم شوێنە ئەکرێ، ئەوە پێی ناوترێ وەقف. وفرعێکیش کە لا ينقطع، و بۆ فەرعێکیش بێ کە وەکو کۆتایی پێ نەیە بە بەردەوامی بێ، بۆ نمونە وەقفکردن لەسەر مزگەوتەکانی ئەم شارە بۆ نمونە، بۆ ئەوە نەبێت تو بڵ مەسەن وەقفم کرد ساڵێک لەسەر فلان شوێن، ئەوە لە عێراقیە ينقطع، ئەمە نابێت. وأن لا يكون في محظور، وطبعا ئەو وەقفەش نابێت لە شتێکا بێ کە نادروست بێ، بۆ نمونە کەسێک شتێک دروست دەکات زەویەکە بەخشێ بە شوێنێک کە بۆ خراپە بەکارەهێنرێ،
وهو على ما شرط الواقف. طبعا مرجي خاون وقفك رچاو ئەکرێ بۆ نمونە تەقدیم و تەخیری تەقدیم یان تەخیر بۆ نمونە ئەڵێ کاکە من ئەم بەرهەمی ئەم مەسەن باخە وەقفەکەم لەسەر مامۆسایانی ئاینی بە تایبەتیوانی کە دەرسی قورئانە دەنەوە بە دەرەجە یەک ئەوان پێش بخرێن ئەم جادوای ئەوانەی تر کە مەسەن دەرسی نەحوە دەنەوە یا بڵێ هەمویان وەکو یەک یان مەسەلەن بڵێ کۆمە ئەوانیان کە خانووی نییە مەسەلەن ژنی نییە ئەوانیان پێش بخرێن لەوەکانی تر ئەمە ئەمێنێتە سەر ئەو شەرتانە کە دایانە خاوەن وەقفەکە هەمووی ئەبێت جێبەجێ بکرێ چونکە وەقفەکە لەلایەن ئەوە ئەکرێ و ئەو شەرتانش ئەو دایانە. فصل في الهبة باسێکی تر دەربارەی بەخشین دیاری وكل ما جاز بيعه جاز هبته هەر شتێک بشێ بیفرۆشی ئەیشتوانی بکەی بە دیاری بیبەخشی ولا تلزم الهبة إلا بالقبض يعني ولازم نییە لەسەر ئەو کەسەی کە هەدیەکە بدا إلا کە بداتە فلانە کەس وەریگرت ئیتر ئەو کاتە وإذا قبضها الموهوب له لم يكن للواهب أن يرجع فيها إلا أن يكون والدا ئەگەر وەریگرت کابرا بۆت نییە بگەڕێیتەوە ئەوە پەشیمان بوونەوە نابێ إلا باوک نەبێ باپیر و باوک کۆمانە ئەوانە بۆیانەیە پەشیمان بنەوە کە شتێکە دەن بە کوڕەکانیان بە ڕۆڵەکانیان. وإذا أعمره شيئا أو أرقبه كان للمعمر أو للمرقب ولورثته من بعده لكاتي يكون لجاهليته معمر ومرقب هبوه يعني شون يعني أوبوه ككابرا شتێکی داوە بە کەسێک پێی وتووە من ئەم شتم بەخشیە تۆ بە درێژایی تەمەنت ئەگەر تۆ مردی بۆ خۆم بگەڕێتەوە یان وتوێتی ئەمەم داوە بە تۆ ئەگەر تۆ پێش من مردی ئەوە ئەگەڕێتەوە بۆ من ئەگەر من پێش تۆ مردم ئەوە بۆ خۆت. ئەمە ئیسلامات هەڵی وەشانەوە فەرموویەتی ئەگەر کەسێک ئەعمەرەی کرد یان ئەرقەبەی کرد هەردوو حاڵەتەکە ئەوە تەواوتر بێتە مڵکی ئەو کەسێک کە پێی داوە پێی بەخشیوە وەلیوەرەثەتیه من بعده و ئەدرێتە وەرەسەکەیشی لە پاشخۆ یعنی بۆ کابرا ئەسڵ ناگەڕێتەوە تەواو حسابی بەخشینی بۆ ئەکرێ. فصل في اللقطة باسێکی ترمانێ دەربارەی شتی دۆزراوە هەڵگرتنەوەی شتی دۆزراوە. وإذا وجد لقطة في موات أو طريق فله أخذها وتركها وأخذها أولى من تركها إن كان على ثقة من القيام به. ئەگەر شتێک دۆزیەوە لە شوێنێکی چۆڵە کە زەویەک بوو یان شوێنێک بوو خاوەنی مڵکی کەسێکی دیاریکراو نەبوو یان لە ڕێگایەکە کە ڕێگا مڵکی کەس نییە فله أخذها ئەتوانی هەڵیگری و ئەتوانی وازیشی لێبێنی بەڵام هەڵگرتنەکەی باشترە ئەگەر سقت هەبێت تۆ ئەوەی شەرع وتوێتی تایە جێبەجێیەکی. وإذا أخذها ئەگەر هەڵتگرت ئیتر فەرموو زانم شەرع چی ئەڵێ ئەبێ ئەمە جێبەجێ بکەی. وجب عليه ئەگەر شتەکە بە نرخ بوو شتێکی بە نرخ بوو قیمەتدار بوو وجب عليه أن يعرف 6 أشياء پێویستە لەسەری 6 بزانێ دەربارەی بە جوانی شارەزایی هەبێ. وعاءها زان لەناو چیایە قوتووە مەسەن چییە وعفاصها سەری قوتۆکەبانی قوتۆکە وویکاءها ئەگەر کیسە و شت بوو بەچی بەسراوە بەچی پەتێک ڕەنگەکەی چۆنە وجنسها ئەو مادەیە ئەو شتێک کە دۆزیتە تۆ ڕەگەزەکەی چییە ئاڵتونە پارەیە چییە وعدەدها چەندێکیشە ژمارەکەی ووەزنها ئەگەر سەنگیش ئەکرا سەنگەکەی چەندێکە ئاڵتون ئەگەر هین بێ ژمارەی نییە سەنگی هەیە ويحفظها في حرز مثلها ئەبێ ئەو شتەیش بیپارێزی بە جوانی لەو شوێنەی کە ماڵی خۆتی تیا پارێزی ئەگەر هی خۆت بێ چۆن ئەی پارێزی بێش ئاوا بپارێزی. ثم إذا أراد تملكها عرفها سنة على أبواب المساجد ئەگەر ویستت بیکەی بە مڵکی خۆت ئەبێ پێشا ساڵێک لە دەرگای مزگەوتەکان هاواری بۆ بکەی بانگەوازی بۆ بکەی. وفي الموضع الذي وجدها فيه ولو شوێنەشی کە تایە دۆزیتەوە فإن لم يجد صاحبها ئەگەر خاوەنەکەی نەدۆزیوە كان له أن يتملكها بشرط الضمان بۆی هەیە بیکا بە مڵکی خۆی بەڵام ئەگەر خاوەنی هاتەوە ئەبێ زەمانەتیکە و ئەگەر فەوتیایش و خاوەنی هاتەوە هەر ئەبێ زەمانەتیکە لەو کاتە. واللقطة على 4 أضرب شتی دۆزراوە 4 جۆرە. أحدها ما يبقى على الدوام فهذا حكمه یەکەمیان ئەوەیە کە بە بەردەوامی ئەمێنێتەوە وەکو پارە و پول و ئەمانە ئەوە حکمەکەی بەو شێوە بوو کە عەرزمان کردن ئێستا. والثاني ما لا يبقى كالطعام الرطب
فهو مخير بين أكله وغرمه أو بيعه وحفظ ثمنه. دوم ئەوەیە کە نامێنێتەوە وەکو خواردنێک کە شتی برژا و شتی کوڵاو یعنی خواردنێک بێ کە بزانی ئەفەوتێ ئەوە مخەیەری ئەتوانی بیخۆی و دوایی خاوەنەکەی هات غەرامەکەی بدەی پارەکەی پێ بدەی یا ئەتوانی بیفرۆشیت و پارەکەی بۆ هەڵگری. والثالث جۆری سێمیان ما يبقى بعلاج كالرطب فيفعل ما فيه المصلحة من بيعه وحفظ ثمنه أو تجفيفه وحفظه. ئەو شتەیە کە ئەگەر چارەسەری بکەی ئەمێنێتەوە توانی بە چارەسەر بیتێڵیتەوە وەکو بۆ نمە خورما توانی وشکی کەیتەوە بۆ نمە ترێ توانی بکەی بە مێوش ئەمانە ئەو کاتە مەسلحەت چییە ئەوە بکە ئەتوانی بیفرۆشیت و پارەکەی بۆ بێڵیتەوە ئەیشتوانی وشکی کەیتەوە و بۆی بپارێزی و دوای هات بیدەیتەوە بە خاوەنەکەی. والرابع جۆری چوارەم ما يحتاج إلى نفقة كالحيوان ئەمەیان پێویستی بە نەفەقەیە يعني ئەبێ مەسروفی لەسەر بکەی وەکو حیوان. طبعا حیوانیش دوو جۆرە حیوانی لێک هەیە ئەتوانێ خۆی بپارێزێت پێویستی بۆ نییە تۆ بهێنیتە ماڵەوە خۆی ئەتوانێت دیفاع لە خۆی بکە حیوان شێ ناتوانێت دیفاع لە خۆی بکە. جا ئەفەرمێ وهو ضربانی ئەفەرمێ حیوان دوو جۆرە حیوان لا يمتنع بنفسه ناتوانێت دیفاع لە خۆی بکە ئەوە فهو مخير بين أكله وغرم ثمنه ئەوە تۆ مخەیەری ئەتوانی بیخۆی و يعني سەری ببڕی بۆ خۆت و بیخۆی و پارەکەی ببژێری ئەتوانی تیش بیتێڵیتەوە وازی لێبێنی يعني مثلا نەیخۆی و بەڵام ئەبێ خۆت مەسروفی لەسەر بکەی وتطوع بالإنفاق عليه يعني خۆ بەخشانە مەسروفی لەسەر بکەی یا ئەتوانی بیفرۆشی ئەو بيعه وحفظ ثمنه پارەکەی بە کابرا و خاوەنەکەی هەڵگری ئەگەر خاوەنەکەی هاتەوە. وحيوان يمتنع بنفسه حيوان مانشيه خوي أتواني خوي بباريزي فإن وجده في الصحراء تركه أقل الصحراء كابينيت الدفاع يعني توازي لمن خوي أتواني دفاع لخوي بك فإن وجده في الصحراء تركه أقل الصحراء كالدشت كابينيت وازي لمن خوي دفاع لخويك. وإن وجده في الحضر فهو مخير بين الأشياء الثلاثة فيه أقر لناو شارع بينيته وخاوني نبو ئەوە تۆ مخەیەری ئەتوانی ئەو سێشتە بکەی کە باسمان کرد لە پێشە ئەتوانی سەری ببڕی طبعا ئەگەر لەو حیوانانە بێ کە سەرە بڕێ ئەتوانی سەری ببڕی گۆشتەکەی بخۆیت و دوایی خاوەنەکەی پارەکەی بدەیت یان ئەتوانی تەتەوع بکەی و خۆبەخشانە مەسروفی لەسەر بکەی تا خاوەنەکەی تێ یا ئەتوانی بیفرۆشیت و پارەکەی بۆ پارێزی خاوەنەکەی هات بیدەیتێ. طبعا ئەگەر گۆشتی نەخورێ تەنها دوانەکەی ئەخیرەکەی یەکەمەکەیان نییە يعني ئەو کاتە. فصل في اللقيط فصلێکی ترمانەیە خۆشەویستەکان دەربارەی مناڵی دۆزراوە مناڵێک فڕدراوە لە شوێنێکە ئایا بەهۆی ئەوە بێ باوکو دایکی ناتوانن بە خاوەنی کەن ئایا بەهۆی شەرەف و ناموسۆ بێ ینی هەر شتێک بێ ئەم مناڵە چی پێکرێ وإذا وجد لقيط بقارعة الطريق فأخذه وتربيته وكفالته واجبة على الكفاية ئەو هەڵگرتنی ئەو ئەگەر لە دەشتێکی چۆڵە لە شوێنێکە لە چۆڵەوانیەکە لە لای مزگەوتێکە لە ڕێگایەکە ئەگەر مناڵێکت دۆزیەوە ئەوە هەڵگرتنی ئەو مناڵە و پەروەردەکردنی و کەفالەتکردنی واجبە لەسەر مسلمانان واجبی کفایە فەرزی کفایە هەموویان تاوانبارن بەن ئەگەر ئەو مناڵە بفەوتێ بۆیە پێویستە هەڵیگریت ئەگەر یەکێکیش هەڵیگرت لەسەر باقی تاوانەکەی ئەکەفێ. ولا يقر إلا في يد أمين ئەگەر قازی پێیزانی نابێ بیتێڵێت لە دەستی کەسی نائەمینە ئەبێ بدرێتە دەستی کەسێکی ئەمین بۆ ئەوەی ئەو مناڵە پەروەردە بکا بە جوانی وبي باريزي. فإن وجد معه مال أنفق عليه الحاكم منه أجر خوي باريكي لقلابو جاري وهي من على كفر أدري هندي باريشي لقلاخن أو لباركي خوي أكلت مصروف بوي حاكم باركي خاطر شونية طبعا لا وهي سلا حكوماتك أنا لشونية كابوها لقيري ومعنا بي أدري بوي صرف فكرة لسري. وإن لم يوجد معه مال فنفقته في بيت المال أي أجر باري لقلا نبو أو كاتا نفقكي مصروفكي لسر بيت المال مسلمانانا أو كاتا بيت المال أبي بي هلسي. فصل في الوديعة فصل كتر يعني باسي كتر من درباري وديعة وسباردة أو يككسيك شتك خاتلات بوي هلقري. والوديعة أمانة طبعا وأمانته أبي باريزي ويستحب قبولها وسنة شوري بقري وبوي هلقري لمن قام بالأمانة فيها بو هر كسي كبخويا الرأبيني أتواني باريز قاري لسرقة.
ولا يضمن إلا بالتعدي. طبعا ئەگەر ئەو شتە فەوتا ئەوە زەمانەت ناکرێ مەگەر کەسەکە یعنی تعدا بکە، مەگەر کەسەکە بیخوا، مەگەر کەسەکە زوڵم بکە، وئیلا یعنی زەمانەتی ناکات، چونکە تۆ ئەو کەسە بە ئەمینت زانی و پارەکەت خستۆتە لای. وقول المودع مقبول في ردها على المودع. و ئەگەر کێشە دروست بوو لە بینی ئەو دوو کەسە، ئەم وتی وەڵا پارەکەم داوەتەوە ئەویش وتی نەداوەتەوە، ئەو کاتە قسەی کێ وەرەگیرێ؟ قسەی ئەو کەسێک کە پارەکە خراوەتە ئەستۆی و سپاردەکە خراوەتە لای، چونکە ئەم ئەمینە بە شایەتی کابرا کە خۆی خستوێتێ لای، ئەمینە، بۆیە ناکرێ ئەو کەسە ئەمین بێ و دوایی تو بڵێ وەڵا ئەمە دزە، ناکرێ. وعليه أن يحفظها في حرز مثلها. پێویستە لەسەر هەر کەسێکیش ئەگەر ئەمانەتی خراوە لای ئەبێ لەو شوێنە بیپارێزێ کە ماڵی خۆی تیا پارێزی. ئەگەر ئاڵتون و پارە بوو ئەبێ لە شوێنی ئاڵتون و پارەکانی خۆتا بیپارێزی، ئەگەر شتی تر بوو وەکو شتەکانی تری خۆت. وإذا طولب بها فلم يخرجها مع القدرة عليها حتى تلفت ضمن. ئەگەر داوای ئەمانەتەکەت لێ کرایەوە، وتیان ئەمانەتەکەمان بەرەوە، بەڵام تۆ نەتدایەوە، ئەش توانی بیدەیتەوە، بەڵام یعنی تر بە هەر عوزرێک کەم تەرخەمی تیا کرد، ئەو کاتە ئەگەر بفەوتێ ئەبێت تۆ زەمانەتی بکەی، ئەگەر بفەوتێ ئەبێت تۆ زەمانەتی بکەی. لەبەرەوە ئەگەر زوو بیدەیتەوە باشترە و لە کاتی خۆیان زوو تەسلیمی کەیتەوە، چونکە ئەگەر تەسلیمی نەکەیتەوە دوایی زەمانەتێکەوێتە سەر ئەستۆی تۆ، بانیەتی ئەوە شت نەبێ بیخۆی، بەڵام ئەبێ ئەمانەت لە شوێنی خۆیان بگەڕێتەوە. دەرسی ئەمڕۆمان لەبەرا کۆتایی پێدێنین، داواکارم لە خۆی پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی خۆ ڕەحم بە هەموو لایەکمان بکە. والسلام علیکم ورحمة الله وبركاته.